of the Iranian dictatorship, its sponsorship of terrorism. دوای ئەوەی ئێوارەی دوێنێ دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا استراتیژە تازەکەی بەرامبەر ئێران ڕاگەیاند بڕیارەکە کاردانەوەی نێودەوڵەتی بەرفراوانی لێکەوتەوە. حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران لە وتارێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند وتەکانی ترامپ ئاشکرایان کرد لە ئێستادا سەرۆکی ئەمریکا زیاتر لە هەر کاتێک دژاتی گەلی ئێران دەکات. وتیشی تۆمەتەکانی ترامپ هیچ بنەمایەکیان نییە. هاوکات ئەنتۆنیۆ گۆتێرس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان هیوای خواست ڕێکەوتنەکەی ئێران و وڵاتانی خۆراوە بەردەوام بێت. وتیشی ڕێکەوتنەکە هەنگاوێکی گەورە بوو بە ئاراستەی سنووردارکردنی پەرەسەندنی چەکی ئەتۆم و پاراستنی سەقامگیری ناوچەکە و جیهان. حکوومەتی رووسیا پابەندی خۆی بە ڕێکەوتنامە ئەتۆمیەکەوە ڕاگەیاند و داواشی لە وڵاتانی بەشداری ڕێکەوتنەکە کرد پابەندی خۆیان ڕابگەێنن. وتیشی بەکارهێنانی زمانی هەڕەشە لە پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا جێگای قبول نییە. لای خۆشیەوە کۆمیسیاری باڵای سیاسەتی دەرەوەی ئەوروپا ڕایگەیاند هیچ لایەک ناتوانێت بەتەنها ڕێکەوتنەکە هەڵبوەشێنێتەوە. هاوکات هەریەکە لە بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا لە ڕاگەیاندراوێکی هاوبەشدا هۆشداریان داوەتە ئەمریکا لە پێشێلکردنی ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران. لە بەرامبەردا هەریەکە لە ئیسرائیل، سعودیە، ئیمارات، بەحرین و یەمەن پێشوازیان لە استراتیژە تازەکەی ترامپ بەرامبەر تاران کرد و پشتیوانی تەواوی خۆیان بۆ استراتیژەکەی سەرۆکی ئەمریکا نیشاندا. لە کاتێکدا ئاژانسی نێودەوڵەتی و زێتۆم پابەندی تەواوی ئێرانی بە ڕێکەوتنەکەەوە ڕاگەیاند و ئاشکرای کرد لە دوای ڕێکەوتنەکەەوە توندترین سیستەمی پشکنین بۆ دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران بەکارهێنرا و لەگەڵ ئەوەشدا تاران سەرجەم خاڵەکانی ڕێکەوتنەکەی بە وردی جێبەجێ کردووە. ترامپ ئێوارەی دوێنێ استراتیژی تازەی وڵاتەکەی بەرامبەر ئێران پەسەند کرد و ڕایگەیاند ڕێکەوتنە ئەتۆمیەکەی وڵاتانی 5-1 لەگەڵ ئێران خراپترین ڕێکەوتنە لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا.